إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. خواهی گەورە قبول ناکا کەس کرێ بە هاوڵی، کەس کرێ بە شەریکی، کەس نزیک کرێتەوە لە خوا، کەس حقوقی خوای پێ بدرێ. چونکە ئینسانەکان ناکەنە هیچ بەرامبەر بە خوای گەورە، دەسەڵاتی هیچیشیان نییە بەرامبەر بە خوای گەورە. چۆن مامۆستا یعنی ئێمە بۆمان نییە یاسا و ڕێسا و قانونێ بۆ خۆمان داڕێژین دوور لە خوا؟ نەخێر. جەنابەت بە هەر تاوانێ چوویتە دەبەردەم مەحکەمەوە ئیساکەنە لە بەردەم قازیە ڕاوەستاوی، قازیە لێ کوڕم چەندێک کە ڕەشوە وەرگرتووە، بەڵگەیە لەسەرە، چەندێکە دزی کردووە، هەموو دۆکیمەنتەکانمان لایە، ئیساکەنە مشاوەرەیەکی بینی خۆمانەکەین و ئەو کاتە سزا عقوبەیەک و بڕیارێکە لەسەر دەرەکەم. ئەمە تایبەتمەندێتی قازی و حاکمە کە قەرار بۆ تاوانبارێ دەرکە بە لێخۆشبوون یاخود بە سزادان. بەڵام لە کاتێکا قازیەکە ئەچێتە پشتی پەردەکە و مناقەشەی خۆیانەکەن چەند ساڵ سجن بن بە تەنگەما لە پڕێکە حیمایەیەکی ناو قاعەکە ناو مەحکەمەکە، یاخود فەراشێک یاخود کەسێکی تر چێتە جێ حاکمەکە، لە تاوانبار فلانی کوڕی فلان ئەوە بڕیارمدا بە 10 ساڵ سجنکردن و بە ئەژغالی شاقە، بڕیارماندا بەسەر جەنابتە بەرامبەر بە 20 ملیۆن غەرامە. خەڵک ئاوا سێرێکا کە سێرێکا فەراشێکە و دانیشتۆ لە شوێنی قازی و بڕیار دەرەکا و قساکا و یەڵا پۆلیسەکان بیبن. ئەڵێن قوربان جەنابەت قازیت، وەڵێ نەخێر من فەراشم. ئەی لەم دەستوری و یاسایی شارەزای؟ ئەڵێ نەخێر. ئەڵێ ئەی قوربان جەنابی شێخ قازی نیت و حکم بۆ خەڵک دەرەکەی؟ ئەڵێن جا قەیچێکە با قازیش نەبوو حکمیش بۆ خەڵک دەرەکەم. ئەخە قوربان حکم دەرکردن بۆ خەڵک پەیوەندی بە قازی و حاکمەوە هەیە، جا قەیچێکە من حاکمیش نیم قازی نیم حکمیش دەرەکەم. ئەخە قوربان جەناب غەڵەت حاڵی بووی، ئەوەی حکم دەرەکە ئەبێیان حاکم بێیان قازی بێ، جەنابەت کامیانی من هیچیان نیم و حکمیش دەرەکەم. جەنابی فەراش ئێمە لێ تێ نەگەیشتین، جەنابەت فەرموود من حاکم نیم حکمیش دەرەکەم. ئەلا لەه الحکم، حکم و دەسەڵات و یاسا و ڕێسا و بەرنامەداڕشتن تەنها ماف و حەقی خوای گەورەیە. ئەوەی کە ئەڵێ من لەگەڵ خوای گەورەیە حکم و یاسا و ڕێسایە دەرەکەم، ئەوە خۆی خستوەتە ڕیزی خوا. هەنا کاکە من بەس یاسا ناسم خۆم نەخستوەتە ڕیزی خوا، کاکە ئەمە تایبەتمەندێتی خوای گەورەیە. جا ئیعترافی پێ بکەی یان ئیعترافی پێ نەکەی، بیڵێ یان نێڵێ، لای من قیمەتێکی نییە، چونکە ئەمە تایبەتمەندێتی خوایە، تایبەتمەندێتی تۆ نییە. بەخۆت بڵێ من خوام یان خوانیم، ئەم ئیشەی تۆ ئەیکەی کاری خوایە و تۆ مداخەلی تیاکەی. لەبەرەوە خوای گەورە لەمە خۆش نابێ، خوای گەورە لەم تاوانە نابورێ. حەزەکەم ئەمە باش تێ بگەن بەڕێزەکانم ئازیزەکانم. خوای گەورە فەرمێ چی؟ فەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فهو من الكافرين ومن لم يحكم بما أنزل الله فهو من الفاسقين ومن لم يحكم ونياتك بلا غلط يجيشوا اليوم ومن لم يحكم بما أنزل الله فهو هر كسي بآيته بحكم إخوائي قورا حكم نكا أو كسا كافرة يوتان شي برام فأولئك طب زي وايل القرآن على والله برام تسي إيه فأولئك من الكافرين يعني أجر كسيك حكمي نكر بحكمي إخوة صوت ما نايو لبرلمان ولياسا ولدستور وللرسايا حكمي إخوائي هالنبجات فأولئك همو من بيكا وبدست جمعي تاوان باربين بويكا كردومان چونکە ئەمە تایبەتمەندی خوای گەورەیە وەکو ئەوەی کە بەخوا بڵی خوایە تۆ نازانی ئێمە ئەزانین خوایە تۆ ئێمە دروست کردووە ئەرز و ئاسمانە دروست کردووە ئیتر کاری تۆ نەما تەدەخولی ئیشی ئێمە بکەین
ئێمە خۆمان نەزانین خۆمان بەڕێوە بەرین ئێمە خۆمان فیدرالی وەرەگرین خۆشمان خۆمان بەڕێوە بین نێتشمان بە کەس نییە نەعوذ بالله